بە پێی ڕاگەیاندنەکانی دەسەڵاتداران لە بەرشلۆنە ئیسپانیا زیاتر لە 460 کەس بریندارن لە کەتالۆنیا بەهۆی پێکدادانەوە لەگەڵ هێزەکانی پۆلیسدا. ئەم ڕووداوانەش هاوکات بۆ لەگەڵ هەوڵەکانی پۆلیس بۆ ڕێگەگرتن لەو ڕێفراندۆمەی لە باکووری ڕۆژهەڵاتی وڵاتەکەدا دەکرێت بۆ سربەخۆیی. شارەوانی بەرشلۆنە داوای دەستبەجێڕاگرتنی ئەو جۆرە هەوڵانەی هێزەکانی پۆلیسی کردووە کە بەرامبەر خەڵک و دەنگدەران دەیکەن. پۆلیس تێڵاو و گولەشی بەکارهێناوە بۆ بڵاوپێکردنی خەڵک لە بەرشلۆنە و شار و شارۆچکەکانی تریش. بە پێی دیمەنە ڤیدیۆییەکان پۆلیس بەردەوام لە خەڵک دەدەن لە کاتێکدا دەیانەوێت دەست بگرن بەسەر کارتەکانی دەنگداندا بێ لەو ژمارەی دەنگدەران و خۆپیشاندەران کە بریندارن وەک وەزارەتی ناوخۆی ئیسپانیا دەڵێت 11 ئەفسەری پۆلیسیش بریندارن هاوکاتی جێبەجێکردنی فەرمانی یاسایی دەسەڵاتی دادوەری بۆ ڕاگررتنی ڕێفراندۆمی کەتەلۆنیا.